سەرۆکی پێشینی وڵاتە یەکگرتووەکان باراک ئۆباما و خانمی یەکەمی پێشین میشێل ئۆباما لە ڕۆژی دووشەممە بۆ پەردەلادان لەسەر وێنەکاریان لە مۆزەخانەی نیشتمانی سمسۆنیان لە واشنگتن بوون. لە پێشدا پەردە لەسەر وێنەی میشێل ئۆباما لادرا ئەو ئێمی شێرالد هۆنەرمەندی شاری باڵتیمۆر بۆ وێنەکەی هەڵبژارد. زۆرم هەیە کە بڵێم شانازیمەوە خۆم بە کەسێکی ئاسایی دەزانم، بەڵام لە هەمووی گرنگتر سوپاسی ئەو کەسانە دەکەم کە ئیمڕۆ لێرە ئامادەن. وێنەی سەرکۆمەری پێشین ئۆباما لەلایەن کێندەوێلی کێشا بوو کە ناوبانگە بە وێنە کێشانی هەرە گەورەی ئەفریقای ئەمریکایەکان. ئۆباما شاروەهاوتی زۆر بەختەوەر و شانازم. ئەمەوێت سپاسی هەموو ئەو کەسانەدا بکەم کە ئیمڕۆ لێرن. من و میشل زۆر سپاسی دۆست و خانەوادە و کارمەندانی پێشین و ئێستا دەکەین کە کاتی خۆیان تەرخان کرد و لێرە ئامادەن. زۆر بیرتان دەکەین. ئۆباما لە نیوان چەندین هۆنەرمەند ئەو دوانەی هەڵبژارد و بڕیارە وێنەکەی لە هۆڵی سەرۆکۆماراندا دابڕێت و وێنەی میشێل ئۆباماش لە پێشانگایەکی تر.